مرۆڤ هەروە هەڵکەوتووە کە لە بەیانیانە زیاتر چالاکە زیاتر نەشاڵێکی هەیە ئەتوانێت هەڵسێ بە کاروبارەکانی بۆیە بینین زۆربەی لە هەموو دنیا ئەو شتە باوە کە ئیشکردن لە بەیانیانە ئەوە کارەکەی بۆ چێگەڕێتەوەی کە مرۆڤ لە بەیانیانە کە لە خۆ هەڵەسێت چالاکیەکی هەیە کە ئەتوانێت زۆرینەی کارەکانی لە بەیانیانە ئەنجام تاوان وەرزشیش بەدەر نییە لەوە کە چالاکیەکی جەستەییە بێگومان لە بەیانیانە سوودی هەیە لە کۆمەڵێک ڕووەوە یەکێ لەوانە ئەوەیە کە تۆ پشوویەکی باشە وەرگرتووە خەوێکی باشە هەبووە شەوەکەی کە 6 ساعتە 8 ساعتە 7 ساعتە چەندێکە خەوتووی و کاتێککە بەیانیان هەڵەسیت ئەمە لە لایەنێکەوانێت تۆ هەموو لەش لە پشووە بووە وزایدەن ڕۆژی شەو سەرەتای ڕۆژەکەی چالاکیێکی باشە ئەتوانی وەرزشی تیا بکەی بێنە سەر لایەنە زانستێکە لایەنە زانستێکە ئەوەیە تۆ کەسانی کە زیاتر مهتەمن بە دابەزانی کێش زۆرتر گرنگی لە یان سوود لە وەرزشکردنی بەیانیانە بین بە تایبەتی گەرنانی نەخوارد دەبێت بۆ چکە تۆ بە درێژایی شەوەکە هیچی نەخواردووە تقریبن معیدەی بەتاڵ بۆتەوە لە خۆراکەکان تەنها خۆراکی ناو ماسوولکەکانمەوە ئەویشی بە درێژایی شەوەکە کەمێکی سووتان و بۆیە کاتێککە دەسەکا بە وەرزشکردن تەنها تەرکیزی لەسەر چەوری ئەبێ بۆیە ئەو کەسانی کە چەوریە سووتێن باشترێکە بەیانیان زوو تەمرینکەن